زیراتر ام سر روشا ساق راوستین که جدایی نافچین کردستان دیال باشور و نوراست عراق چوه یلا جرا چینا باران بارین ادی توس راد بلوار نافچان کامزان این کادوان روزا در روشا نافچین دنیا چوه برای عامر جابری رهبر راگهاندنا سقاناسیا عراق ج بغداد پاک راست خود دیال مدام برای عامر گلک سپاس کوین دیال مدانه و جدی تو این آگهدار روشا نافچین کردستان بی آوایی پیرین باران بارین هشتان بردام لی پیشبینین نوراست و باشور عراق چوانه جبوی سقای دم جمرین بیدا و حتی تروجن بیجیدا ان شاء الله. بسم الله الرحمن بڵێ الرحيم. بەناوی خوای گەورە لەبارەی دۆخی کەشوها بە شێوەیەکی گشتی بەشی پێشبینی و بەشی ئاگادارکردنەوە لە دەستەی کەش و هەوادا ئامادەیمان هەبوو و ئاگاداریمان هەبوو لەبارەی هەموو ئەو شەپڵکەوە هەیە بە شێوەیەکی گشتی لە دەریای سوورەوە شەپۆڵێک بەرەو عێراق دێت لە ڕێگەی شارەوە شاری بەرگە هەواییەوە بێگومان ئەمەش دەبێتە هۆی بارانبارینێکی زۆر بەتایبەتی لە باکوور و ناوەڕاست و ناوەڕاستی عێراق بە شێوەیەکی گشتی ئێستا دەتوانم بڵێم کەش و هەوا بە شێوەیەکی گشتی بەگوێرەی ئەو راپۆرتەی کەوا لە دەستمانە هەندێک ئاماژە هەن لە بەردەستماندا کە دەڕۆژ بەر لە ئێستا هەمویان ئامادەکرا بوون خوێندنەوەمان ئەوەیەکەوە ئەوەی پێشبینی دەکرا ڕوویدا ئەوە بۆمان دەرکەوت کە 48 کاتژمێر بەر لە ئێستا بۆمان دەرکەوتکەوە ئەم جۆرە بارانبارینە بەلێزمەیە دەبێت بەتایبەتی لە سەرتاسەری ئەو ناوچانەی کەوا ئێستا بارانی لێ دەبارێت بە شێوەیەکی گشتی ئێستا کەش و هەوا بۆ ئەمڕۆ راپۆرتێک لەلایەن ئاگاداری و پێشبینی کەشناسیەوە بڵاوکراوەتەوە ئاماژە بۆ دادکەوە شارێکی بەرگە هەوایی دەبێت کە ئەمەش دەبێتە هۆی بارانبارین بەتایبەتی لە باکوور و ناوەڕاست بە شێوەیەکی گشتی هاوکات پلەکانی گەرماش لە ناوچەی باکوور لە 23ەوە دەست پێ دەکات لە ناوەڕاستی عێراق بە هەمان شێوە دادەبەزێت بۆ 32 پلە دەبێت بە شێوەیەکی گشتی لە باشووری عێراقیش لە 33 پلە یان 34 پلە یعنی پلا بارانبارین ئەوە توی ماژە پێتکی دەمژمێر یانژی ڕۆژێن بێدا حتاش بووی ناوەڕاستە عێراقێژی حتاش بووی وێن نافچەین بەغدا و دەوروبەراژی بەرەف زێدەبوونێ ڤە چە یانژی هێدی هێدی کێمت بە دەمژمێرێن بێدا لە ڕاستیدا ئەوەی کەوا ئێستەمە خوێندنەوەمان بۆی کردووە بۆ ڕۆژانی ئایندا لە ڕۆژی لە سبەیەوە دۆخەکە هەندێک باشتر دەبێت بە تایبەتی ناوچەکانی ناوەڕاست و باشوور لە باکوورش بە هەمان شێوە بەم شێوەیە دەبێت هاوکات دۆخەکە بەرەوە باشترەوە و کەش و هەوایەکە خۆشتر دەبێت بە شێوەیەکی گشتی لەوانەیە لە هەندێک ناوچەدا بارانبارین هەبێ بەڵام ڕۆژانی ئایندا پێمان دەڵێن کەوا پلەکانی گەرما بەرز دەبنەوە بە گوێرەی ئەو راپۆرتانی کەوا لە بەرزبوونە پلەین گەرمایە ئەگەر سەرڤژی پڕۆستم تێ پێشبینیکردن بۆ ئەف ساڵە عێراق چ پلەیەکە گەرمێ تۆمارکە و گەرمترین پلە گەرمەی یانژیل چ ناوچەیەکە دەبێت تۆمارکردن نعم لە ڕاستیدا ئێمە بێگومان لە چەند ڕۆژی ئایندا بێگومان هەندێک بەرزبوونەوە دەبێت لە پلەکانی گەرما
پلەکانی گەرما بەرز دەبێتەوە لە ڕۆژانی ئایندا بەڵام زۆر بە شێوەیەکی ڕەها نابێ لەبارەی هاوینی ئەم ساڵ لە ڕووی کەشوهەوایەوە دۆخەکە سەقامگیر نییە بە شێوەیەکی گشتی لە سەرانسەری جیهان نەک تەنیا لە عێراق بەهۆی ئەو قەتیسبوونەی گەرماوەکەوە هەیە لە سەرەتای مانگی پێنجەوەتە لەم چەند ڕۆژەوە ئاماژەکان زیاتر بۆمان دەردەکەون ناتوانم بڵێم پلەکانی گەرما لە ڕۆژانی ئایندا زۆر بەرز دەبێتەوە بەڵام ئەوەی لە بەردەستماندایە ئەوەیەکەوە لەوانەیە هەندێک گێژاویش دروست بێ بە شێوەیەشی گشتی بۆیە من باوەڕم وایە هەر بەو ڕێژێ دەبێتەوە پێشبینی بۆ کراوە لە عێراق کێشێکی دیکەمان هەیە بوون منە لە عێراق هەندێک پاڵپشتی کارمان نییە واتە ناتوانین بە شێوەیەکی ورد هەموو ئەو پلانە تۆمار بکەین بۆ پلەکانی گەرما جگەلەوە ئێمە ئامێری پێویستمان نییە بۆی بتوانین ئەم وزەیە بەکار بێنین واتە وزەی گەرمایان وزە بە شێوەیەکی گشتی هاوکات بێکۆنتڕۆڵیەک هەیە بۆیە هەموو ئەمانەش کاریگەریان بەسەر بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە هەیە بۆیە پێویستە هەندێک ڕێکاری پێویست هەبێ لە عێراق بە تایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراق بۆ ئەوەی بتوانرێت پلەکانی گەرمە زۆر زیاتر نەبن بتوانرێت پێشهاتی باش هەبێ هەندێک وڵات هەیە بێگومان ڕێکاری پێویستیان گرتوۆتە بەر لەبارەی دەردانەوەی گازەکان و ڕاگرتنیان بەڵام ئێمە ئەس بەحسا عێراق بکەم ji بووی ئەف ساڵە تایبەتیژی پشتی ئەف بارانبارینên هاتین حتا vêdawiyê ku berdewam min عێراق hişka saliyê derbas ke yan jî hişka salî nabe ji bûyî ev sal e بەڵێ بەگوێرەی ئەو لێکۆڵنەوەیکەوە ئێمە کردومانە یاخود ئەو پێشبیانەی کەوا هەیە و ئێمە بێگومان پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاویش هەیە بە شێوەیەکی گشتی کاتێک سێ دەکەین ئەو بارانێکەوە باری وە لە چەند ڕۆژدا بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە دهۆک لە ڕووی ملیمیشەوە ئاستەشی باش باریەوە ئەمە بێگومان ئاماژەیەکی خێرە بۆ عێراق لە بەغداش بە هەمان شێوە زیاتر لە 170 ملم باریوە ئەمە هەموو ئەمانە ئاماژەی باشن ئاماژەی خێرن کاتێک لەگەڵ برادرانمان لە سەرچاوەکانی ئاو قسەمان کردووە ئەوان دەڵێن کەوە ئاماژەیەکی باش هەیە چونکە ڕێژەیەکی باش باران باریوە بۆ داڵ کۆکردنەوەی هەموو ئەم ئاوە بە شێوەیەکی گشتیە ئەمە ئێمە هێڵێکی استراتیژیمان هەیە لەبارەی کەشوهەوا بە تایبەتی لەبارەی پاراستنی ئاو بۆیە ئەو ئاماژانێکەوە لە بەردەستمەدای هەمویان ئاماژەی خێرن بەڵام بێگومان هەندێک کێشەمان هەیە لە باشوور بە تایبەتی لە ناوچەکانی ئاهوار ئەم پرسە ئەم دۆسێ بە شێوەیەکی گشتی دۆسێکی زۆر خەتەرناکە بۆیە کاریگەری بەسەر هاوڵاتیانەوە هەیە هاوڵاتیان بەهۆی ئەمەوە ڕوبەڕووی کۆچ دەبنەوە کە هەموو ئەمانە کاریگەریان بەسەر کەرتی تەندروستی هەیە سەرجەم کەرتەکان هەیە بۆیە کاتێک سێری باران بارینەکان دەکەین بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن ئاماژەی خێر هەیە بەڵام پێویستە بارانê dîr kevim ez behsa tozbarînê bikim toz û xolbarîn ku ev jî gela cara pirzgirêk ji bo teva Iraqê heta Herêma Kurdistanê jî ve durust bin pêşbîniyên pêlên toz û xolbarînê demê dahatî da ji bo Iraq û Herêma Kurdistanê hene û pêşbînî çi wextekî ne çi heyvekê ne eger hebin نا تا ئێستا هیچ ئاماژەیەک لەو بارەیەوە نییە لەبارەی خۆڵبارین یان شەپۆڵی خۆڵبارین لە وڵاتی دەوروبەرەوە بێت ئێمە تەنانەت تا ئێستا چەند ڕۆژێک بەر لە ئێستا هەندێک خۆڵبارین هەبوو بەهۆی گەرماکانەوە بەهۆی ئەو بایەکەوە هەیە بەهۆی هێزی باوە هەیە بەڵام ئێستا هیچ ئاماژێکمان نییە بۆ ڕۆژانی ئایندە لە وڵاتانی دەوروبەرەوە شەپۆڵی خۆڵبارین بەرە وڵاتەکەمان بێت
مثل ما نوه السيد وەک ئەوەی ئاماژەم پێدا سوپاس بۆخوا تا ئێستا هیچ ئاماژەیەک نییە. ساڵی ڕابردووا بوو بێگومان هەندێک کێشە هەبوو هەندێک خۆڵبارین هەبوو بەڵام ئەم ساڵەوانە بوو بەتایبەتی لە تکریت تۆمار کرابوو هاوکات لە بەغداش هەبوو بەڵام بۆ کاتێکی دیاری کراو بوو دواتر ئەمە تەواو بوو کاریگەریەکانیشی کەم بووە بەڵام تا ئێستا هیچ شتێک نییە تەنانەت هەندێک فشاری گەرمی هەیە لە ڕۆژئاوای وڵات ئەمەش کاریگەریەکی گەورەی بەسەر ناوچەکانی دیکەوە نابێ ئێمە هیواخوازین ئەمانە نەبێ بێگومان تۆزە خۆڵبارین نەبێت ئەو بارانێن و هەینژی ین خێر و بەرەکەتێ بن بەڕێز ئامر جابری ڕێڤەبەری ڕاگەاندنا سەقاناسی عێراق خێشبەخت دەیپەوەکە ڕاستە خوێن گەلمەدا بوون گەلێک سوپاس بووە.